2013 سەرەتای دەست بەکاربوونی ئەو پرۆژەیە بوو. دوا بە دوای قەیرانە زۆرەکانی کە تووشی هەرێمی کوردستان بوو لە قەیرانی دارایی و هاتنی داعش، وای کرد پرۆژەکە بە ماوەیەکی درێژ بوەستێت. لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان خۆشبەختانە لە سەردەستی خودی جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەم پرۆژەیە دووبارە دەست بەکارەکانی کراوە، هەتا قۆناغی ئەمڕۆ کە جەنابیان پاڵپشت و هاوکاری سەرەکی پرۆژەکە بوو. ئەمە وێنەی دڵگیری ئەو باڵندانەیە کە هاتوونەتە ئەم جێگەیە و کردویانەتە لانەی خۆیان و بە ئارامی و سربەستی لە ئاسمانیدا دەفڕن و سروشتی ناوچەکە تەژی دەکەن لە جوانی و دەنگی ئەفسون و شەقەی باڵیان، ئاوێزانی سەوزایی و ئاوەدانی و شینایی ئاسمان و سروشتی ناوچەکە دەکەن. ئێرە بەنداوی گۆمەسپانە، 35 کیلۆمەتر لە ناوەندی شاری هەولێرەوە دوورە. بیرۆکەی دروستکردنی بەنداوی گۆمەسپان دەگەڕێتەوە بۆ ساڵانی هەشتاکان. دواتر حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی لە پاییزی 2013 دروستکردنی ئەم بەنداوەی ڕاگەیاند، بەڵام بەهۆی شەڕی داعش و کۆرۆنا و قەیرانی داراییەوە کارکردن لە پرۆژەکە ڕاگیرا. پاشان دوا بە دوای پلانێکی ورد و نەخشەسازیەکی تۆکمە لە مانگی دەی ساڵی 2021 بە شێوەیەکی پراکتیشی دەست کرایەوە بە جێبەجێکردنی بەنداوی گۆمەسپان کە لەسەر ڕووباری بەستۆرە لە دەربەندی گۆمەسپان دروست دەکرێت. ئەم بەنداوە دەبێتە سێهەمین گەورەترین بەنداو لە هەرێمی کوردستان لە دوای بەنداوی دووکان و دەربەندی خانەوە. بنسبەت بەنداوی گۆمەسپان یعنی سێم گەورەترین بەنداوە لە کوردستان لە دوای بەنداوی دەربەندی خان و دووکان و گەورەترین بەنداوە لە سنووری پارێزگای هەولێر. بەنداوی گۆمەسپان لە ئێستادا یەکێکە لە شاکارە پرۆژەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە بە تەواوبوونی دەچێتە قۆناغی جێبەجێکردن. ئەو کات سوودێکی زۆری دەبێت لە هەموو بوارەکانی ژیان، بۆ کۆکردنەوەی ئاو، بۆ گەشتیاری، بۆ بەرزکردنەوەی ئاستی ئاوی ژێرزەوی، هەروەها بۆ ئاودێری، جگە لەوەش بۆ گۆڕانی کەش و هەوا لە ناوچەکە، هەروەها کۆکردنەوەی چەند تەیر و تاڵ و چەند تەیر و تاڵێکی جوان کە ئێستا دەوریان لە ناوچەکە داوە، دیمەنێکی زۆر جوانیان بەو سنوورە بەخشیە. بۆ یەکەمین جارە پرۆژێشی استراتیژی بەم قەبارەیە لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت کە پشت ببەستێت بە کۆمپانیا و ئەندازیار و شارەزای ناوخۆیی و بە ستانداردێکی جیهانی جێبەجێ دەکرێت. پرۆژەکە بە تایبەتمەندی RCC جێبەجێ دەکرێت کە جۆرێکی نوێی کۆنکرێتیە و بۆ دروستکردنی بەنداوەکانی جیهان پەیڕەو دەکرێت کە یارمەتی دەرە لە خێرایی بنیادنان و
تێچووی کەمتر و پتەوی و هێزێشی تایبەت. لە ڕووی ئەندازەییەوە پرۆژەکە تایبەتمەندێکی تایبەتی هەیە، چونکە یەکەم جارە لە سەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان پرۆژەیەک بەو تایبەتمەند دەکرێت، ئەویش بە زاراوە ئینگلیزیەکەی پێی دەگوترێت ڕۆڵەر کۆمپاکتت کۆنکریت دام RCC پێدەرێن کورتکراوەکەی. ئەوە جۆرێکی تازەی کۆنکریتیە کە پەیڕەو دەکرێت لە بۆ دروستکردنی بەنداوەکان، واتە دەتوانم بڵێم جۆرێک کۆنکریت گراڤیتی پێ دەڵێن. ئەو جۆرە چەند سوودێکی زۆری هەیە، بە تایبەتی خێرایە لە دروستکردن کە ئەوەش مەبەستە بەڕاستی بەوەی پێڕابگات. هێزی بەرگری زۆر زۆرە و پارێزراوە لە هەموو لافاوێک. خۆتان دەزانن ئەوانەی ئەو بەنداوانەی کە زیاتر لافا و زەفەریان پێدەبا بەنداوی خۆڵن، بەڵام ئەو بەنداوە کۆنکریتە بە هیچ شێوەیەک هیچ لافاوێک کاریگەری لەسەری نییە. بۆ یەکەم جار لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان ئامێری چاودێریکردنی ئۆتۆماتیکی لە نێو ژوورێکی تایبەت لە بەنداوەکە جێگیر دەکرێت کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ و پرۆگرام کراو هەر کێشەیەک لە بەنداوەکە هەبێت لایەنی تەکنیکی لێ ئاگادار دەکاتەوە. پرۆژەی بەنداوی گۆمەسپان تایبەتمەندیشتری هەیە لە ڕووی مراقەبەکردنی جسمی بەنداوەکەی، لاشەی بەنداوەکەی لە ڕووی ئینسترومنتەکانەوە. ئەو ئەجهیزە تەخەسوسانەی دانراون بۆ چاودێریکردنی لاشەی بەنداو لە کاتی بوومەلەرزە و لە کاتی ڕوودانی لافا و ئاگلدانەوەی ئاوەکان. بەردەوام چاودێریان دەکرێت لە ژوورێکی کۆنتترۆل چاودێری لاشەی بەنداوەکە دەکرێت. یەکێکی تر لەو مەجالانەی کەوەمان کردی پرۆژەکە بە خێرایی بڕوە بوونی تاقیگەیەکی سربەخۆیە لە پێگەی پرۆژەکە. چەند سوودێکی تایبەتی هەیە کە تاقیگەل لەم پرۆژەدا هەبێتین. یەکێک لەو سوودانەی ئەوەیە کە ئاسانکاری دەکات لە بۆ ڕاینکردنی ئیشەکان بە شێوەیەکی خێرا. ئێمە کە ماوەدەکان دێنە مەوقع سامپڵی لێوەردەگرین، ئەو سامپڵانە بە پێی جۆری تێستەکان ڕیزبەندیان دەکەین. یەکێک لە تێستەکان کە هەمانە سیف ئەنەلایزە کە لە بۆ چەند ماوادێک دەکرێت لێرکوانە سێ جۆر ماوادی ئەگریکیت بەکاردێنرێت، یەکیان 0.5 یەکیان 5.25 ئەوی دیکەشیان 25.5. لەو هەریەکەیان تەدەڕەتی بەجیا وەردەگیرێتن کە ڕێژەی درشتی وردی ماوادەکە و لۆ ئەوی لە کاتی کۆنکریتکردنەکە و کارلێگەکان پەیوەندێکی باش لە نێوان ماوادەکان دروست بکات. سەرچاوەی سەرەکی گلدانەوەی ئاوی ئەم بەنداوەش بە شێوەیەشی سەرەکی پشت دەبەستێت بە گلدانەوەی ئاوی باران و ئاوی جۆگە و کانیاوەکان کە ساڵانە ڕێژەیەشی باش باران لەو ناوچەیە دەبارێت و تا پێش دروستکردنی ئەم بەنداوە هیچ سوودێکی لێوەرنەگیراوە و بە هەدەر ڕۆشتووە. بەدەر لەوەش هەندێک کات مەترسی لافایی بۆ دێهاتەکانی ئەو ناوچەیە دروست کردووە کە بە تەواوبوونی ئەو بەنداوە مەترسی لافاو لەسەر ئەو ناوچانە نامێنێت. سەرچاوی ئاوی بەنداوی گۆمەسپان زیاتر ئاوی بارانە لەگەر ئاوی جۆگە و کانیاوەکان کە لەو ناوچەیە گل دەبتەوە و شوێنێکی بۆ دانراوە بۆ گلدانەوەی ئاوەکان، شوێنێکی گونجاو لە ڕووی دیزاینەوە هەمژاردننی بۆ کراوە. ئەمە دائیمەن باسی بەنگلیزی ئەڵێن سەپلای ئەند دیماند. ئاوەکە دێ لە کاتێک لە کاتێشکە ئەتو پێویستی پێ هەیە، کەواتە وەبی پێت بکرێ تەوقیتەکەی بگۆڕی لەگەڵ خۆت بگونجێتەوە بەنداوێکی دروست دەکەی وەبی ئەو ئاوەیەکەوە کاتی باران دێتن و کاتی هاوی نماوە بیگریەوە پێت بکرێ لە کاتی پێویستە بەکاری بێنی. تێچووی دروستکردنی بەنداوی گۆمەسپان 72 ملیۆن دۆلارە، بەرزەکەی 7 مەتر و درێژەکەشی 512 مەترە.
دەتوانێت 97 ملیۆن مەتر سێجا باراناو کۆم بکاتەوە. ڕووبەری بەنداوەکە 6 ملیۆن و 125 هزار مەتر دووجایە. کە پرۆژەی بەنداو دروست دەکرێت دەبێت چەند تایبەتمەندێک بە هەند بگیرێت لەوانە هایدرۆلۆجی تۆپۆگرافی ناوچەکە کە ئەلێرە دوا بە دوای دووبارە پێداچوونەوەی دۆکومنتەکان بڕیار درایە ئەو پرۆژە بەرزیەکەی دیزاین بکرێت بە بەرزی 7 مەتر. لەلایەن وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو پاش دیراسەکردنی چۆنێتی و چەندایەتی ئاوی بەنداوەکە 100,000 پەنجەماسی خرایە ناو بەنداوەکەوە کە ئەمەش لە ئایندەدا دەبێتە یەکێک لە سەرچاوە دەوڵەمەندەکانی بەرهمێنانی ماسی و پاش ئەوەی پێداویستی ناوخۆی هەولێری پێپڕ دەکرێتەوە دەکرێت هەناردەی دەرەوەی هەولێر و یان دەرەوەی وڵات بکرێت و وەک سەرچاوەیەکی ئابووری گرنگ پشتی پێ ببەسترێت. پێت ناکرێت هەموو ناو ئەماسیەکی بینی بەعزە ماسی هەیە چینە زەرەرت بداتێت فمەفروض وایە ئەو شتانە هەمووی بە دیراست بکرێتن نەک بێ ئەتو هەرچنەوە پەنجەماسی دابنێ و برێ تەوا ئەوە هەوە دەبی بە نەوع تەوازونێکی بیئی دروست بکەی و بزانی کامیان زیاتر خێرت دەدات پێ بێ ئەوەی کەوا ئەزیەت بدەیە ژنگەی. لە چەند ساڵی ڕابردوودا بەهۆی وشکە ساڵی و کەمی سەرچاوەکانی ئاوەوە دێهاتەکانی هەنارە و بناوێ و گۆمەسپان و دەربەند ڕوبەڕووی بارودۆخێکی سەخت بوونەوە بە جۆرێک زۆرینەی کارێز و پیرەکانی وشک بوون و دانیشتوانەکەی بیریان لە جێشتنی زێدی با و باپیرانیان دەکردەوە. بەنداوی گۆمەسپان بووە فریادڕەسی دانیشتوانی ئەو دێهاتانە و بیرروکانیەکانی بوژانەوە و سەر لە نوێ بە دڵخۆشیەوە خەریشی ئاژەڵداری و ڕەز و باخەکانیان بوون. پێشتر ئەلێرانە بیر هەبوو لە 300 مەتر نەدەگەیشتە ئاوێ لە 200 مەتر 250 مەتر تا احتیمالی هەیە بۆ نمونە ئەگە بیر لێدەی لەوانەیە بە 100 مەتر بگاتە ئاو. لە بە کەمبارانی ئەو گوندانە هەموو بێ ئاو بوون هەتا بیرەکانمانی شک بوون کانیەکان ساحب مەڕەکان بە تەنکەر ئاویان لۆداهات گوند بە تەنکەر ئاوی لۆداهات مێدەچیان نما بوو ئاو کە لە گوندی نەمینێ لە ماری خۆمان بە تەنکەر ئاوم دەکڕی تا هەر هەمووی بە ئاو بوویتەوە بە یەک ساری. لە ڕووی گەشتیاریەوە ئەم بەنداوە دەتوانێت ڕۆڵێکی بەرچاوی هەبێت لە بەرەو پێشچوونی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان. هەروەها دابینکردنی هەلیکار بۆ زۆرێک لە هاوڵاتیان و داهاتێکی باش بۆ دانیشتوانی دێهاتەکانی نزیک لە بەنداوەکە کە لە ئایندەدا لە ڕێی کەپری گەشتیاری و فرۆشگا و چەندەها کاری ترەوە سوودمەند دەبن. سەدەی دەربەندی گۆمەسپان لەخوا بەزیابی ئیسپادەی بۆ هەموو ناوچەکە بووە ئینشاڵڵا لە ئایندەشی نزیکدا دەبێتە گەشتیارێکی زۆر جوان و خەڵکەکە ئیسپادەی لێ دەکات. ئەتا ئەو بەنداوە دروست نەکرابوو خەڵک ئەوەندە ڕووی لێرە نەدەکرد ئێستا لەوە تێ و بەنداوەیە خەڵکەکی زۆر جومعان و پێنجشەمان لێ ڕووی تێدەکات شوێنەکە بوویتە شوێنێکی گەشتیاری زۆر خۆش. الحەمدولێ لەخوا بەزیابی ئێستا لەو دەوروبەری خۆمان چەند ڕۆژانە مەسم مراویە بینی مراوی چیوی هەنوو عتەیریکە ڕووی لەو ئاوە کردووە و خەڵکی لەخوا بەزیابی ڕۆژان دێ هاتچووەکە ئەندریان زۆر بخۆشە بۆ ئاوە تا ئێستا بەسەد هیوا هەبوو بە دووسێمان بەل ئێستا هاتچووی نەکردووە شتێکی باشتان کردووە و کەبرەتان دروست کردو چەند دوکانی کەس دروست بکرێن ئینشاڵڵا لە ئایندێکی نزیکدا لەخوا بەزیابی ئەمە دوژەی ژیانی خۆمان لێرە پەیدا داکەین. دڵخۆشی ئەوەیە خەڵکی دەوروبەری هەموو بێ ئاو نابن یعنی بۆ خەڵکی دەوروبەری ئیسفادەی زۆرە. بەهۆی نزیشی بەنداوی گۆمەسپان لە شاری هەولێرەوە دانیشتوانی شاری هەولێر دەتوانن لە ڕۆژوە پشوەکانیاندا بە ئاسانی و بە ماوەیەشی کەم بگەنە ناوچەکە و کاتێکی ئارام بەسەر ببەن و بە ئاسانیش بگەڕێنەوە. خەڵک ئێواران دوای دەوام پاش ساعت 2-3 دەتوانی بێ لەگەڵ خێزانەکانی خۆندەی سەردانی ناوچەکە دەکەن و ئێوارەش دەگەڕێنەوە شاری هەولێر. لەگەڵ ئەوەی هەندێک لە خاوەن زەویەکانی پرۆژەکە زەویەکانیان دەکەونە سنووری پرۆژەکەەوە و ژێر ئاو دەکەون بەڵام ئەو خاوەن زەویانە سەرباری زیانەکانیان
دڵخۆشن بە پرۆژەکە و بە تاسەوە چاوەڕێی تەواوبوونی پرۆژەکە دەکەن. دروستکردنی ئەو جۆرە بەنداوە خۆتان زانن سەرەتا خەڵکێکی ئەوانەی کە جوتیاری ناوچەکەنا زەرەنمەند بوون تێدا لەوەی کە زەویەکانیان ژێر ئاوکەوت، بەڵام لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە قەرەبوو کرانەوە بە شێوەی مادی بەشێکی زۆریان ئێستا بە شێوەی مادی قەرەبوو کراینەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. ئەو خەڵکانەی کە زەویان هەیە لە دەوروبەری بەنداوی گۆمەسپان لەگەڵەوەی زەویەکانیشیان کەوتۆتە بەر حەوزی بەنداوە کە بەڵام هەر دڵخۆشن چکە زەوی تریان هەیە لە دەوروبەری بەنداوەکە و سونمەندی یەکەم ئەوان. یەکێک لە سوودە ستراتیژیەکانی بەنداوەکە پاراوکردن و بوژاندنەوە و زیادکردنی ئاوی ژێرزەویە کە ئەمەش کاریگەری ڕاستەوخۆی دەبێت بۆ ئاوی ژێرزەوی سنوورەکە و بە تایبەتی شاری هەولێر. ئێستا ئێمە نەک بەس ئەبێ بەنداو بکەین و ئاوی سەرزەوی زیادکەین، ئەبێ ئیش بکەین لەسەر ئەوەی کەوا ئاوی ژێرزەویش زندیکەینەوە. یەکێک لە سوودە هەرە گرنگجەکانی زۆرکردنی ئاوی ژێرزەویە، یعنی ئەگەر بێت و ئاوەکە بەریش نەدرێتەوە لە بۆ گوندەکانی دەوروبەری بۆ ئەو سنوورانەی دەوروبەری ئاوی ژێرزەوی زۆر زیاتر دەوێت لە ساڵانی پێشتر. ئێستا ئاوی بەنداو وێ لە پێش چاوە چاڵ تەمەشای دەکا و پێمان خۆشە، بەس ئاوی ژێرزەوی کەوا دیار نییە ئەو گرنگترە لە ئاوی سەرزەوی بەڕای من. بە تایبەتی لە شاری هەولێر چەندین ساڵە لە ڕێگەی بیرەکانەوە ئاو لە ژێر زەوی دەردێنین. پێویستیمان بەوە هەیە بەنداو دروست بکەین تاوەکو ژێر زەویمان پارا بێتەوە دووبارە. جا دروستکردنی ئەو بەنداوە یاخود هەر بەنداوێکی تر لەو ناوچەیە دەبێتە هۆی ئەوەی بژانەوەی ئاوی ژێر زەوی کە ئەمە وەرچەرخانێکی باش دەبێت لەو بوارەدا. سەرپەرشتیاران و ئەندازیاران و کرێکارانی پرۆژەکە بەو پەڕی دڵسۆزی و لێبڕاویەوە شەو ڕۆژان خستۆتە سەریەک تا پرۆژەکە لە نزیکترین کاتدا کارەکانی بە کۆتا بگات. لەبەر گرنگی پرۆژەکە و خۆشەویستیمان بۆ پرۆژەکە و کە خەڵکی شاری هەولێرم چاوێن لەو پرۆژەیە بە کۆتای بێتن ناوەستین درک بە مادی بوون ناکەین. 6 بەیانی بۆ 4 تا 5 بەیانی، یعنی نزیکەی 24 سەگاژمێر خەریج کارکردین. ئەوەی ئێستا دەبین ئەوە دنیا بەرەو ڕۆژ ئاوابوون دەڕوە، بەردەوامیمان هەیە و کارەکان بە شێوەیەکی سڕۆپڕ بەڕێوە دەچێتن بەبێ ئەوەی ئیتەوە ڕاوەستانێکە بێتن. ئەگەر تۆ بیرکوێ 12 ساعت لەسەر پێوەستی لەسەر و کاردەوەستی جەسەدیان ماندی دەبێت، بەڵام خۆشەویستی بۆ ئیشەکە وا دەکاتەوە وا هەز دەکەی هەموو کات وا هەز دەکەی تازە توێ سەریش هەز بە ماندی بوون ناکەی بەڕاستی. کەواتە ئێمە هیچ کاتمان نییە بۆ ڕاوەستان، تەنها 1 سعات کاتەکانی ناخواردن بەیانی نیوەڕۆ ئێوارە کاتی ناخواردن شومان هەیە بۆ ناخواردن. پیلیکان یەکێکە لەو باڵندانەی کە ڕووی لە ناوچەکە کردووە. بە دەندووکێشی گەورەوە لە ئێستاوە چاوەڕێیە لەو ماسیانەی خراونەتە ناو بەنداوەکەوە بەشی خۆی بەرێت. خەڵکی گوندەکانی نزیکیشی خەریکن بەرهەمی ئاوەدانی ناوچەکە دەچنەوە. کوردستانیش دەچێتە قۆناغێکی نوێوە و سێم پرۆژەی گەورە بەنداوی خۆی لە ئامێز دەکرێت.